سڵاوتان لەبێ خۆشەویستان، من چۆمان خسرۆم لە پرۆگرامەکانی ئەمڕۆی چۆمان لەگەڵتانم کە ئەمڕۆی چۆمان مژارە گەرمەکانی ڕۆژ لە خۆ دەگرێ بۆ ئەمڕۆی چۆمان بابەتێکم دیاری کردووە کە ئەویش سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانە کە بەڕێز نەچیروان بارزانی سەردانی ئیتالیای کرد و لەو چوارچێوەیە کە سەرۆک کۆماری ئیتالیای بینی و من باسەکەم دەبەسمەوە تەمەن بە پسپۆڕی میوانەکەمەوە دەیبەسمەوە بە سەردانی پاپای ڤاتیکان، پاپای چواردەمی ڤاتیکان کە ئێمە کەسایەتێکمانە ئەویش سەرۆک نەچیروان بارزانیا هەمیشە بە هێزە نەرمەکەی بە سۆفت پاوەرەکەی کەسێکی دیبلۆماتە، هەمیشە ناکۆکشیەکان یاخود پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەرەو پەیوەندیەکی زۆر قوڵ و زۆر سیاسیانە دەبات بەڕێوە. بەڵێ بۆم باسی دەشمە لای زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر عومەر ڕەنگێنی کە پسپۆڕە لە ئاین و فەقی ئیسلامی ئەم باسە تەمەن باسێکی ئابووری و سیاسیشە، بەڵام من زیاتر ئاور لە باسە مێژوویەکەیەمەوە. کاک دکتۆر زۆر بەخێرهاتی. زۆر بەخێرهاتی. کاک دکتۆر تەمەن جەنابتان هەم بە دیوێکی سیاسیە من ئاگدارتم کە ئاگداری بابەتە سیاسەکانی و بە دیوێکی ئەوەی کە پێڵێن فقه و ئەوەی کە پێڵێن لە بابەتی مێژوو و ئاینە ئەم باسی تۆ چۆن سەردانەکەی بە تایبەتی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئیتالیا لە ڕوانگەیەکی سیاسی و لە ڕوانگەیەکی ئابووری و لە ڕوانگەیەکی ئاینی و هەڵسەنگاندنی جەنابتان چێت تەمەن ئەسمنە و وردەکاری پرس و باسەکە. پێشەکی بەناوی خوای مێرەبان، سڵاو لە ئێوەی بەڕێز و لە هەموو بینەران و بیسەرانتان. ڕاستە ئیمڕۆ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم لە سەردانێکی هەم سیاسی هەم لایەنی ئاینیە بۆ ئیتالیا لەوێ چونکە چۆتە ڤاتیکان و پاپای ڤاتیکانی بینیوە. ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووە، ئەوەی کە سەر دەرێک لە مێژوو بکەوە لە سیاست بکەوە بە تایبەتی لە مێژوو و ئێستا زۆر یعنی توێژینەوەی تازە هەن بێجگەلەوەی کە خۆمان دەزانین و پێشتریشە بوون کوردستان لانکەی مرۆڤایەتیە، لانکەی یەکەمی مرۆڤایەتیە و بەشێکی گرنگ لە پێغەمبەرە مرسەلەکان لە پێغەمبەرەکانی کە شەریعەتیان هەبووە لە کوردستان نەبووە، بۆ نمونە لەوانە حەزرەتی نوح و حەزرەتی ئیبراهیم، کەواتە کوردستان لانکەی ئاینیە. ئاین سەرەتای ئاینەکان لە کوردستان نبوون، ئیتر هەر ئاینەکە ئاسمانی ببێ یان ئاسمانی بووبێ، بۆیە کە پێکەوە ژیان لە کوردستانە یعنی مێژوویەکی دوور و درێژی هەیە کە کاتی ئیسلامی پیرۆزی شاتۆتە ئێرە و خەڵکی ئەم وڵاتە قبوڵی کردووە، خەڵکی ئێمە وەکو خەڵکانی دی نەبوون ئیسلام بەکاربێنن بۆ ڕەشە کوژی و بۆ لە ناوبردننی خەڵک. خەڵکی ئێمە ئیسلامیان لەبەرەوەی پێشینیان هەبووە، لە کوردستانە پێشینەیەکی شارستانی هەیە و پێشینەیەکی دینی هەیە و پێشینەی پێکەوە ژیان هەبووە. بۆیە لە کوردستانە پێکەوە ژیان گرنگی پێدراوە، نەک هەر لایەنی سیاسی، لایەنی کۆمەڵایەتی لە سلێمانیا مەسیحی هەبووە. من بۆ خۆم چەند برادری مەسیحیم هەبووە، یعنی ڕۆژە لە ڕۆژان لە هەست و کەوتەوە من پیشان نەداوە کەوان ئاینەکان لە ئێمە جیایە، تەنانەت بە شۆخیشەوە قسەیەکی وامان پێنەوت و دڵیان ئەوە بێ و لە کاتی خۆی کە دەوڵەتی جوولەکە هەبووە، ئەو دەوڵەتانە لە سەردەمی حەزرەتی سولەیمان بەدواوە بوون بە دوو بەش، دوای سەبی بابلی کرا، یعنی بابلیەکان دووجار ئەو جوولەکانیان چون تەخت و بەختی هەردوو دەوڵەتەکەی جوولەکان دەرهێنا بە قودسیشیان تێگا، ئەوەی کە ئێستا پێڵێن بەیت المەقدس کە خۆی هەیکەلی سلێمان بووە لە ئەساسا، هەیکەلی حەزرەتی سلێمان یەکەم جار کە حەزرەتی سلێمان خانوویەکی دروست کرد بۆ عیبادەت ئەوەیە کە پیانەوت هەیکەلی سولەیمان. ئەمەیشان تەخت کرد، ئەمانە هاتنە عێراق ژیان، لە عێراق تەبعەن بەشێکی زۆریان بەر کوردستان کەوتن، بەشێکی زۆری لەو جوولەکانە هاتنە کوردستانەوە، خەڵکی ئێمەی زۆر کورد بوون بە جوولەکە. لەبەرەوە ئەبینین دوایەوە کە مەسیحێتە، مەسیحێتیش بەشێکی خەڵکی کورد بوون بە مەسیحی، یعنی بە بۆچوونی من بەشی زۆری مەسیحەکانی کوردستان کە لە ئەساسا کورد بوون دوای زمانی ئاینی مەسیحی زمانێکی جیاوازە ئیتر تێکڵاو بوون، بۆ نمونە ئەوانەی لە هەرمۆتە دانیشن یا ئەوانەی لە حەریر دانیشن لە قەزای هەریر تا ئێستا خۆیان بە کورد دەزانن، جوولەکەکان زۆر باشترن
ئەوانەی لە پێنجوێن و هەڵەبجە و هەولێر و زاخۆ و دهۆک و بارزان بوون تا ئێستش کە لە ئەوە لە چەندین ساڵە لە 46ەوە بەدواوە کە چوونەتە ئیسرائیل تا ئێستا هەر خۆیان بە کورد دەزانن. بۆ یەکە مەبەستم ئەوەیە پێکەوە ژیان لە کوردستانە مێژوویەکی دێرینی هەیە. طبعا من ئەوە سەرنجم چۆ لای ئەم پرسیارە بۆ نمونە جوولەکان لە دەوڵەتی جووەوە هاتنە هەرێمی کوردستان باشە هاتنە بەگشتی کوردستان نەکەرێم هەر کوردستان. دوجارەوان زمانەکە ئێمان هەڵگرت و بوون بە کوردستانی جگە لە ئاینەکەکە هەر بە جوولەکەیمانەوە دوو بەشن بەشێک خۆیان هەر ئەساسن زمانی خۆیان هەبووە کە پیاڵێن عیبری بەڵام بەشێکی خەڵک چۆتە ناو ئاینەکەی ئەوانەوە بەشێکی خەڵکی کورد ئەمێ بزانم بەشێکی خەڵکی کورد چوونەتە ناو ئاینەکەی ئەوان و تێکڵاو بە کللتور و بە ئاینی ئەوان بوو. یعنی بڵین پێشتر زەردەشتی و پێش ئاینە ئاسمانەکان بڵین کە لە کوردستانە تەشەنە بکە و پەری پێ بدرێ ئاینی میترائی هەبووە ئاینی خۆرپەرستی هەبووە ئەمانە هەبووە بەڵام کە ئەوان هاتوون بەشێک لە خەڵکی کورد وتوانە ئەمە ئاینی ئاسمانیە و کتێبی شریعەتی هەیە چوونەتە ناو جوولەکەکانەوە. بۆ یەکە ناکرێت ئێمە بڵین هەچی مەسیحیەک لە کوردستانایە ئەوە بە زمان کورد نین یا بە ڕەچەڵک کوردین بەشێکی زۆر کورد چوونەتە ناو مەسیحیەت و بەشێکی زۆر کوردی چوونەتە ناو ئاینی یەهودیەوە تێکڵاو بە کولتوری ئەوان بوون. حتا ناوەکەم لەبیر چووە پاشایەک لە هەولێر پاشا بووە میر بۆ شتێکی وە ئافرەتێکە ئەبێ بە جوولەکە ئەی چۆن چونکە ئاین گشتیە یعنی کە ئاین دێتە شوێنێک ئیتر خەڵکێکەیە وەکو چۆن بە جیاوازیەک تەمەن من باسەکەمان لەوەیە کە لە هەرێمی کوردستانە چۆن کۆی پێکاتەکان بە ئازادی ممارەسەی دینی خۆیانەکەن لە کلد بێ لە ئاشووری بێ لە برایەزیدەکانمان بن ینی لە کۆی ئەمانە بە حکومی فراهەمکردنی جەوێکی لەبار ئەوش بە سیاسەتێکی لە کللتورەکەژ تەمەن بە جیاوازی کللتورەکانی تری دەوروبەرمان هەر دینێک هەر قەبیلێ ئاینێ بکەوێتە بەر شاڵاوی ئەوانی تر ئەوی تر پاکتاوەکە ئەسیمیلاسیۆنیانەکە ئەمە جیاوازەکەی لەگەڵ نەریتی جوانی کووردا کە حتمەن کاک دکتۆر پاپای ڤاتیکان پاپای پێشوو کە سەردانی هەرێمی کوردستانی کرد زۆر گرنگ بوو ینی تێگەشتنی قوڵی هەیە لە مەسەلەی لە خۆڕا نەهات بەڵێ جا من بەسمەوە بوتم ئێمە بۆ ئاین لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێشینەیەکی دوور و درێژمان هەیە کە چەندین ئاین لەم نیشتیمانەیە ژیاوە ئێمە بە تایبەتی دوای ئەوەی کە ڕاپەڕین و دروستبوونی هەرێمی کوردستان یەکێک لە شتە هەرە جوانەکانمان ئەوەیە کە کولتوری پێکەوە ژیان زیاتر پەرەی پێدرا هێزە سیاسیەکانی ئێمە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لە یاساکانی لە پەرلەمان دەرچووە لە لای خودی سەرۆکوەزیران یەک لە دوای یەکەکان و بە تایبەتی ئێستاش جەنابی کاک مەسعود پێکەوە ژیان کراوە بە بەرنامە ئەبێ نابێت ئەبێ وەکو مافی هاوڵاتی بوون بڵین کریسیانێک جوولەکەیەک کاکەییەک یەزیدیەک بە یەک چاوسەیر بکرێت لەگەڵ مسلمانێکە وە ئەمە خودی خوازتی ئیسلامیشە لە ڕاستیە بەڵام مشکلە ئەوەیە حکومڕانە ئیسلامەکان جێبەجیان نەکردووە. تۆ توانین بیگەڕێنێتەوە بۆ عەقڵیەتی کەسەکان لەگەڵ جۆری ئاینەکە و ممارەسەکردنی پراکتیکردنی ئاینەکە خۆی ئاین وەکو هەر بوونەوەرێک کاچێتە هەر شوێنێک ڕەنجی ئەو شوێنەوەرەگرێت دەستخۆش باڵێ کابرایکی عەرەب بەدەوی تونند و تیش بە گوێرەی ئەوەی لە سەحرایە پەروەردە بووە ئاین بە عەقڵیەتی خۆی وەردەگرێت بەڵام تۆ لە ناو شارستانیەتێک کاگەورە بووی بۆ چوونێکی تایبەتی هەیە کللتورێکی تایبەتەیە ئاین بە شێوازێکی جیاواز وەرەگری ئەو قورئانەی کە بەدەست داشەوە بوو هەر ئەو قورئانەش بوو هەر ئەو قورئانەیە بە خەڵکیکەی و بە من و بە تۆیە لەبەرەوە یعنی ئێمە یەکێک لە شتە جوانەکانی هەرێمی کوردستان ئەگەر لە چەندین لاوە گلەیمان هەبێ بەڵام شتێکی زۆر جوانە کە مافی هاوڵاتی بوون بۆ هەموو پێکهاتەکان لە کوردستانە هەیە و ئەبێ ئێمە ئەوەش بزانین کورد تەنها هەمووی مسلمان نییە کورد ئەوە کاکەییە ئەوە یەزیدیە
ئەوە لەو لاوە وەکو مەذهب سنی شافعیمان هەیە لەو لایشەوە هینمان هەیە شیعەمان هەن کە کوردەکانی لڕ و فەیلی و ئەمانن بۆیە کە ئێمە زۆر گرنگە یعنی ئەبێ بکرێ بە پایشی گرنگ لە پایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر خی کرد ڕۆژێک سربەخۆیمان هەبوو حکوومەتی کوردستان ئەبێ یەکێ لە پایەکانی پاراستنی مافی هەموو پێکاتەکانە وەکو یەک بە ئێستا شەو هەیە بەواتە کاک دکتۆر مەسەلەن لە قوتابخانەکانە برا ئێزیدەکان برا مەسیحەکان ئەک بە کلد بە ئاشووری بە ئەوانەی نەک لەوەی کە ینی بە داتا لە بەردەست هەیە بۆ نمونە کڵاسەکان ڕێژیان پێشتر لە ساڵی 1992 مە حساب بکەیت تا ئێستا بە ڕێژەیەکی هەرە فراوان چ ممارەسەی مەسەلەن شوێنی ئاینی بێ چ وەکو زمانی خۆیان چ وەکو خوێندن وەکو تریژ لە بەشداریکردن لە پرۆسی سیاسیە لە پەرلەمان و لە وەزارەتەکان من بە تۆ بڵێم یعنی ئەوەی کە لە کوردستان زۆر جوانە ئێستا ئەگەر بڕۆین بۆ فقی ئیسلامی بەشێکی زۆر لە فقیەکانی ئیسلام ئەڵێ نابێت ڕێگە بدرێت کەنیسە دروست بکرێت معبەدی تازە یعنی پەرزگای تازە بۆ ئاینەکانی کار نابێت ڕێگان پێ بدرێت ئەمە طبعا ڕێی گشتی نەڕێی خودی قورئانە ئەمە ڕێی فقەهایە فەقیهەکانە بەڵام ئێمە لە کوردستانە هەرچەند من خۆم لەو بارەیە تێژینەوەیکم هەبوو کە ئەو بۆچوونێکی تەواو دروست نییە بەڵام ئێستا خۆشبەختانە لە سلێمانیە یەک کەنیسەی لێبوو کەنیسەی کلدانی سابوونکەران ئێستا 4 کەنیسەی وازانم لێە ڕم بێت لە هەولێریش هەروە بێت لە دهۆکی هەروە ئەمە خۆی ئەمە واتایەکی گرنگە کە هەرێمی کوردستان سنگی فراوانە بۆ هەموو ئاینەکان و ئەم ئەگەر بیبەستینەوە بەم سەردانەی جەنابی سەرۆشی هەرێمەوە ئەمە زۆر گرنگە یعنی جارێکی کە تا دووپاتی ئەکاتەوە کە ئێمە سنگمان فراوانە بۆ هەموو ئاینەکان نەک هەر ئەوە ئێمە جارێک بۆم باس کردی ئاینی سابیئە هەیە ئەمانە لە ناسریە و لەسەر عادەتەن لەسەر ڕووبارەژین چونکە هەر بۆ بینەران و هەر بۆ بیستەرانیش ئەوم لا گرنگە تەبەن ئەی بەسمەوە بەم پرسیاری خۆمەوە ئەوانەی ئەو دینانە یاخود ئەو مەزهەبانە ئەگەر کەوتبنە ژێر هەیمەنەی بۆ نمونە لە بەسڕە یا لە لێنینەوە ئۆتۆماتیکیان پاکتاک کراوم یاخود لە نێو براون یاخود ینی ممارەسی ئەویان پێ مەجای ئەویان پێ نەدراوە کە ممارەسی دینەکەی خۆیان بکەن ئەو دینە کامێ دوجار بۆ نمونە لە باشووری عراق تووشی پاکتاوی تەواو سرێنەوە بوو وەلای ئەمە نەگنست تەبەن بە جیاوازەکە پرسیارەکەم کەمە درێژ کردو بە جیاوازەکە لای ئەمە گەشەکە لای ئەوان تەواو لەناو طبعا من ماوەی 3-4 ساڵێک لە بەغدا وەکو دیراساتی مێژووی چونکە زیاتر لە وابزانم لەوانەیە 15 ساڵێک من دەرسی 2 دەرسم هەبوو تاریخ الئەدیان وانەیەشکم هەبوو بە ناوی مقارنة الئەدیان ینی ئاینی بەراوردکاری لەبەرەوە زۆر لەسەر ئەوانە خوێندنەوەم هەیە سیرکە ئەم حکوومەتی کە ئێستا هاتووە ئەم حکوومەتە تایفیە کە من تا ئێستاژ اعتراف بەوە ناکەم کە لە عێراقا دموکراتی هەبێ ئەمانە سیرکە بەسڕە سونیان تیانە هێشت جارێک هەر لێک ئاینی ئیسلام بەسڕە چەند مزگەوتێک و خەڵکێکی زۆریشی تیا بوو سون نەبوون من برادرم هەبوو هات لە ئاوارە بوو هاتبوو ئەم سلێمانیە ئێستا نایبین و نازام لەکوێیە بەسڕە بەدەگمەن سونیان تیاهێشت لە ناسریە و لە سەماوە و ئەمانە ئاینی سابیئە هەبوون ئەوانە کو زۆر لە مێژەوە لەوێن کۆن و دێرینن هەمویان ئاواری کوردستان بوون بەشێکی زۆریان لە هەولێرن لێرش سایبیەکان دکتۆر ئەوانن کە جلوبەرگێکی سپی ئەوانن جلوبەرگی سپی و خۆشوەردن و غوسڵ و شتیوا زۆر لە ئاینەکەیان هەیە لەبەرەوە چنە پەنا ڕووبارەکانشین ئەوانە ئێستا هەر مەکرد ئەگەر شوێنەوارێکی کەمیان مابێ بە تایبەتی لە ناسریە و سەماوە و ئەم پارێزگا جنوبیانە ئەوانەیە باشوور مەسیحی لە بەقایە کە نائیسیان هەبوو زۆر ئاوادان بوون چەند جارەوە بوو هێرشیان کردە سەر کەنیسەکان و تەقینەوەیان تیا کرد و ئێستا ئەوە ئەمجا هەروەرە ئێمەی مسلمانی کورد لە بەغا تا سەدامیش مرد نزیکەی ڕوبع ملیۆنێک زیاتر پێشتر 9 ملیۆن کورد لە بەغایە هەبوو بۆ ئێستا چەند ماوە لە بەغا ئەمە کەواتە
هەمووی ئێمەس خەڵک هەیە لە بیستەکان و لە بەغا بوو ێستا ناچارە هاتۆتەوە سلێمانیە هاتۆتەوە هەولێر و دوهۆک باسی ئەو عقلێتە بڵێ. کاک دکتۆر کە تەبەن باسەکی ئەمە هەم سیاسیەوە هەم دینیە لاکردنەوەی لە بڵێ. مێژووی دین بڵێ کەواتە ئێمەی لە کوردستان ئەو یاسیانە لەوانەیە کە بەلای هەندێک مەسیحی کەم و کورتی هەبێ لە لای هەندێک بەڵام بەو کەم و کورتیانیشەوە ئێستا لە ناوچەکەیە لە ئێران بەهایی مەمنوعە لێرە هەیە لێرە هەندێک بەهایی هەن من هەتا هاتنە لایشم قسەم لەگەڵاکردن لە بەغاوە ڕایان کرد چونکە ئەوەی لە ئێرانە کرێ لە بەغای شەکرێ ئێران چی وت بەغاش تقریبا هەمان عقلیەت و هەمان بۆ چوونە بەهاییەکان لە ئێرانە مەمنوعن کاکەیەکان زۆرە چەوسێننەوە یارسانەکان ئەچەوسێنرێنەوە بەڕاستی کە هەندێک فکریان لە شیعە نزیکە لە بابەتی عەلی و ئەمانە ئێستا ئەوەیشیان لێ قبوڵ ناکەن ئێمە بینیمان داعش و ئێستاش ڕەنگ بێ چی بە کاکەیەکانە بە یارسانەکانەکەن لە مناتیقی نزیکی دەسەڵاتی بەغا لەبەرەوە بەڕێ زۆر گرنگە ئەو پەیوەندیەی کە لە بینی ئاینەکان و ئەو دکتۆر بۆ من نەیبەسمەوە بە باسێکی زانستیەوە ئەجا باسێکی مێژوویەوە ئەمە جیناتە لە کووردا بەم شێوێ من وەکو خۆم هەورامێک ئەمە گوندی هاوارە و ئەو هەورامانە بە دوو دینی جیاواز بە درێژایی هەزاران ساڵیانی پێکەوە لەناو خودی هەڵەبجە ئەمە بۆ بارزانیش بە هەمان شێوێ لەناو خودی هەڵەبجە بەڵێ کاکەیەکان و ئەوانی ترکە پێکەوەن ئەیگەڕێنی تۆ بۆ خودی ینی جیناتی مرۆڤەکان کە ئەمە واین یا کولتورەکەمان یا طبعا کولتور کاریگەری کللتور کاریگەری بەسەر هەمومانەوە هەیە ئەم کللتورە هەبووە بەڵام سیرکە من پێم وتم ئاین لە لای ئێمە ئەتوانم بڵێم ئەو ئاینە نییە کە لە جنوب لە باشوور هەیە ئەوەی کە لە سعودی هەیە زۆر جیاوازە مامۆستایکی ئاینی ئێمە وەکو ئەوان بیر ناکاتەوە ئێستا هاتووە ئێستا ئەم هینی تونڕەوی و سەلەفی و ئەمانە کۆمەڵشتی لێرەش دروست کرد بەڵام لە ئەساسا وا نەبووە ئێمە سیرکە تەریقەمان هەبووە تەریقەت بریتیە لە چییە ڕێبازێکە کە خەڵک پەروەردە ئەکا پەروەردەی چی ئەکا پەروەردەی عەقلی ڕۆحی دینی بەڵێ عرفانی دوو طریقە زۆر لە کوردستانە بەرفراوان بووە یەکەم قادری و نەقشبەندی طبعا دوایەوەی مەولەنا خالید چۆ دیل هەیە و لەوێ طریقەتی نەقشبەندی هێناوە یەکێک لەوانە مەولانا خالید ئەگەر جارێ لە مەولانا خالید و طریقەی نەقشبەندی گەڕین ئێمە لە سلێمانیە کە بابانەکان هاتنە سلێمانی شێخ معروفی نەودەیی بریتی بوو لە مەرجەعی بابانەکان شێخ معروف لەسەر طریقەی قادریە کوڕی حەزرەتی شێخ معروفینش کاک ئەحمەدی شێخە کاک ئەحمەدی شێخ ئەوەندە گرنگی بە ئاینەکان ناوە بە لە سلێمانی ئەو کاتە زیاتر هەرم هین هەبووە مەسیحی و بڵێن کریستیان و جوولەکان یەکێک لە وەزیرەکانی بڵێ ئەم پەیوەندیەکی زۆری هەبووە لەگەڵیانە تەنانەت دەڵێن جاڵێک کوڕێکی ئەبێ وەفاتەکە و مێرد منداڵە بێ کابرایکی جوولەکە کێشەیەکی هەیەتە لای کاک ئەحمەد لەناو بازاڕە ئەوێ بۆی حەلکات چارەسەری بۆ بکە یەکێکی ئەڵێ کاک ئەحمەد ئەوە فڵان کەسی کوڕت لاچوو بە ئیشارە پیاڵە لە لاچوو دوو جار سێ جار دووبارەیە کاتەوە لە جارە ئیشم هەیە ڕاوەساوە کێشەی کابرای جوولەکە هینەکە یەکی چکە کە لەوانە کردوێتی سێریکە کچێکی مەسیحی هێناوە بۆ یەکێک لە کوڕەکانی تێگەشتی مناڵی بووە مناڵەکەی ناوناوە عیسا بۆی ئەو ئافرەتە مەسیحیە کە شووی کردووە بە کوڕەکەی هەز بە گەورەی خۆی بکە هەز بە نەقز نەکە ئەمانە طبعاەوە لە طریقەتی نەقشبەندی کە دوای ئەوە بڵاوی پێکرد لە سەرتاسەری کوردستان و خانەقاکانی نەقشبەندی و هینەکانی قوتابیەکانی مەولانا خالید لە سەرتاسەری کوردستانەوە بە تایبەتی ئەوەی لە بەرزان زۆر مەشهورە کە شێخ عەبدولسەلامی گەورە و ئەمانە کللتورێکیان دامەزران کە ئەبێ دانیشتوانی ئەم سەرزەمینە ئەبێ برابن ئەیتر مەسیحیە جوولەکەیە بڵێ ئەوە پێکەوە ژیانە ئیشەڵا ئێمە تەوان کاک نێچیرەڤانیش لەنەوەی ئەوانە
بەڵام لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگە. دکتۆر من کتێبێکم خوێنەوە بە ناوی تەریقەتی سۆفیگەری نەقشبەندیە گەناوەکەم تەواو دروست گوتبێ، یعنی لە نێو خودی بارزانە بەرزانیەکانە مەسیحی هەیە، یعنی بەعسڵ مەسیحیە، ئێزیدی هەیە، یعنی بەعسڵ ئێزیدیە. مەسەلەن باوەشکردنەوەی خودی ئەم تەریقەتە کە دوجار سەرچاوەکەی دینی ئیسلامە، یعنی ئەوەنە ینی گرفت نییە لێرە ئەمە جوولەکەی ئەمە مەسیحی ئەمە ئێزیدیە، لە نێو تەریقەتە ڕێگەی ئەبێتەوە ڕێگەی ئەبێتەوە. حتا شێعلادین فەرموویەتی هەچیەتە ئەم تەکیە طبعاً خانەقای بیارە هەموو کەس ڕووی تێ کردووە بە چەند شەو ماونەتەوە. هیچێک لەوانە مێجەرسۆنە کە ماوەتەوە لێ و شێخی علادین زانیوێتەوە مێجەرسۆنە، بەڵام نشی داوە لە ڕووی تێگەشتی چەند جاری وا هەیە 10 و 15 شەو زۆر ماونەتەوە. خەڵک شێخ توێتی بە یەک کەس ناڵێن، خۆ دیارە کە تۆ چی جەماعەتەکەی بۆ نوێژ ئەوان نایەن یا کەچی توێتی هەچی هاتە ئەم خانەقا جیاوازی ناکەن لە بینی مسلمانێک و جوولەکەیەک و چیەک وەکو یەک خواردنی ئەدرێتێ هەتا خۆی ئەوێ بمێنێتەوە لەم خانەقایە. ئەمە گرنگە، ئەمە گرنگە لە کۆمەڵگەی کوردەواریە، بەڵام پێویستە ئەمە زیاتر پەرەی پێ بدرێ، بە یاسا پەرەی پێ بدرێ، لە پەرلەمانەوە پەرەی پێ بدرێ، لە حکوومەتەوە پەرەی پێ بدرێ بۆ ئەوەی هیچ نەبێ ئەم لایە نەمان زۆر بە جوانی بمێنێتەوە. دکتۆر تا قوڵتر لەمە کە ئێمە بە تایبەتی لە شەڕی ئەو بربەریانەی وەکو داعش ئێمە بینیمانەوە پێشمەرگە بۆ برا مەسیحەکان شەهید دەبوو و خاچەکەی لە کۆڵی خۆی ئەنا، یاخود دوایوێنە کە سەردانەکەی بە سەرۆک نێچیروان بارزانی بوو وێنەی گوندێکی لە دەڤەری بارزان پێشکەشی پاپای ڤاتیکان کرد. ڕاستە بۆچی ئەو وێنەیە تەقدیم کردووە؟ دیارە مێژوو باسی دەڤەری بارزان و ئەو پێکەوە ژیانەی کردووە وەیە ئەویش پێشکەشی دەکات. بڵێ و ئەو مەسیحیانەی ئەو کریسیانانی کە کوردستانیان بەجێهێشت زیاتر لە ژێر زەبر و زەنگی بەحسا بوو، بەڵام من پێم وایە ئێستا زۆر گرنگە کەش و هەوایەکیان بۆین بکرێ بێنەوە کوردستان و بەشێکی زۆری تەبعاً مەسیحەکانی بەغا و بەسرە و شوێنەکانی کە ئێستا لە هەولێرە ئاشین. کەواتە ئێمە زۆر گرنگە بۆ کورد و بۆ کوردستان لە ناوچەکەیە ئەوە بچەسپێنین یا ئەوە بسەلمێنین کە کورد میلەتێکی پڕ شارستانیە. دکتۆر پرشارستانیە نمونەی میلەتێکگەیە سەر ڕای ئەمەل تا ئێستش بە ناوچاری بێ لە چوارچەوەی عێراقی میلەتێک هەیە وەکو کورد بە بێەوەی دەوڵەت بێ بەبێی تەواو بەوانە گیانێکی سەر بەخۆی هەبێ بەو شێ لە کولتوریا لە فەرەنجە لە پراکتیککردنی کاری ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە. بەڵێ چونکە ئێمە ئەبێ چاومان لە ئاین دەبێ، چاومان لە ئاین دەبێت کە ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان هەر ئەبێ سەر بەخۆ بین، ئەبێ ئێمە شتێک پێشکەشی دنیا بکەین کە ئێمە ئەوەین، ئەمە شارستایەتمانە، ئەمە کللتورمانە، ئەمە حکوومەتمانە کە ئێمە ڕێز لە مافی مرۆڤەگرین، ڕێز لە مافەکانی مرۆڤەگرین، ڕێز لە ئاینەکان ئەگرین، ڕێز لە بیر و بۆچوونەکانە ئەگرین. مەترسیژ نین بۆ سەر هیچ ئاینێک هیچ کەسێک. هەر بۆیە کاک دکتۆر زۆر جار کە قسەیەکە لە نێو ڕستەکانمانە ماڵێن کوردستانیان بەڵێ ناڵێن تەنەها کورد لەبەری بە ئەلفونونەکە ئەمە کوردستانیان پێکەوە. هەر لە شۆڕشی ئەیلول گیانەکەم ئێمە حکمی ذاتی بۆ کوردستان نەمانێتەوە حکمی ذاتی بۆ کورد. حتا پارتی کە دامەزرا یەکەم جار حیزبی پارتی دیموکراتی کورد بوو، بەڵام دوایی دوایی ئەم شتە هەر پاش ماوەیەکی کەم نازان مودەکە ساڵێکی خایەند یا زیاتر لە هیچێک لە هینەکانە لە کۆنگرەکانە وتیان کاکە ئێمە نابێت چونکە کوردستان ئێمە کوردستانمانەیە، کوردستانی ژیانی دیارە زۆرینەی کووردە، بەڵام ئەبێ وشەی پارتی دیموکراتی کوردەکە بگۆڕین پارتی دیموکراتی کوردستان. بۆ یەکە لە شۆڕشی ئەیلول دەیان پێشمەرگەی کریسیانی تیا بوو، دەیان پێشمەرگەی ئێزیدی تیا بوو، کاکە ئەوە کاکەی هەر خۆتەزانی یەکێک لە شەهیدە گەورەکان باوکی کاک شەماڵ کەمال هاواری، یعنی خەڵکێکی زۆر شەهیدیان ناو بەشدار بوون. طبعاً جارێکە کاکەی وەکو دین هەر حسابی بۆ نەکراوە، هەر وەکو هەر تاشێکی کورد حسابی بۆ کراوە.
ئەوە ئێستا تۆزێ ئەو شتانە هاتۆ تاراوەجینە کە بماوتای هاواری یا بمانوتای یارسان یا بماوتای کاکەیی قەت حسابێکی جیاوازی یعنی لەگەڵ هیچ تاکێکیکەی کورد کات جیاوازی نەکراوە ئەمان گومان ئێزیدیش وا چونکە ئێزیدیش کوردن ئێزیدی شەر کوردن ئێستا دەسەیە لەم لاولاڵێ ئێزیدی قومیەتیشکێ ئەو قومی وەڵام ئەمانە هەمووی بڵقی سەر ئاون لە ماوەیەکی کەمە نامێن هەر بەم واتایە کاک دکتۆر کە ئێمە مێژوو ئەخوێنینەوە هەر دووبارە من ئەمە دوو پاتەکەمەوە دیارە ئەمە لە توراسی ئێمە هەیە بۆ نمونە لە شۆڕشی بارزانە لە شۆڕشی ئیلول ئێمە چەپ ئەبینینەوە ڕازە بینینەوە مولحید ئەبینینەوە مەلا ئەبینینەوە ئێزیدی و کاکەی ئەم تۆلێرانسە قوڵە ینی زۆرجار لە نێو ئایدۆلۆژیەکە ڕێی نابێتەوە هەر بۆ ئێمە خۆکردە ئەم کاکە من طبعا بەشێکی ژیانم لە شۆڕشی ئیلول بۆ هەرچەند بەو عەقڵیەتی ئێستا نەبووم گەنج بووم ئەمانە بەڵام شۆڕشی ئیلول ئەوەی زۆر گرنگ بوو دائیمەن باوەشی کراوە بوو بۆ نمونە شوێعەکان دژی قەزیە قەومێکە ئەو سەردەمە وابوو پیان وابوو قەزیە قەومی نییە و ئەبێ مرۆڤ کرێکار و ئەو مەسائلانە چەند جارێک دژی شۆڕشی کوردوە دژی پارتی دیموکراتی کوردستانی ئەو کاتە بوونەوەیان و ئێوە دواکەوتون پیانەوتن دواکەوتون ئێوە باسی لە تەوایەتی ئەەکە بەڵام هەر جارێک حیزبی شوویعی لێ قەوما بێ بارزانی باوەشی بۆ گرتنەوە پاراستونی ئەمە یەکێک لەوان لە عەرەبیش هەر کەسێ لێ قەوما بێ بارزانی باوەشی بۆ کردوونەوە ئێستش تقریبەن هەمان شت خەریکە دووبارە ئەبێتەوانێت لەبەرەوە ئەمە بووە بە چی لە ناخی کووردا ئەم شتانە جێگەی بووەتەوە و جێگیر بووە و پێویستی شە پەرەی پێ بدرێ ئەگینا ئەمە بەواتە لۆژیکەکە من قسە بکەم کاک دکتۆر بەواتە لۆژیکە ئاخر پرسیارکەم بم واتایە ئەکا کە ئێمە چی ئەچێنین ئەوە دروێنەکەین بۆ ئێستا لێزێکی وەکو ئیتالیا لە سەردانەکەی بەڕە سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیر بەم شێوە پێشوازی ئەکرێ و تا ڕادەی بەرگری و ئەم قوارەی هەرێمی کوردستان بەم واتایە ئەکا کە ئێمە مادام زەمان و ئەمانی پێکاتەکانین ئەوانیش گەرنتی ئەمە ئەکەن کە گەر بکەوینە ناو ئەگەری هیوادارین ئەو گرنتیەمان بن طبعا یەکێک لە خاڵە بەهێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی هەرێمی کوردستان هیچ لە خاڵە هەرە بەهێزەکان ئەو پێکەوە ژیانەیە ئەو پاراستنی مافی پێکاتەکانە لە کوردستان و نەکەر ئەوە باوەشکردنەوە بۆ ئەو پێکاتانەی کە لەم لەولا لیان دەقەومێ و ڕاو دویان دەنێن هەرێمی کوردستان ئامێزی بۆ کردنەوە و خزمەتیانەکا و جاری وا هەیە ئەوە بینیمانە حتا پێکاتی عەرەبیش ئێردوگایان بۆکەنەوە لە هەمان کاتە خزمەتەکرێن ئەمەی خاڵێکی بەهێزی حکوومەتی هەرێمی کوردستان کاک دکتۆر لەگەڵ جەنابتانە ئەم باس و توێژە بە تایبەتی مێژووی ئاینانە زۆر بە چێژە لەلایەن بەڵام هەرەوە نەکاتم لە بەردەسامە زۆر سپاس بۆ پرۆفسۆر عومەر ڕەنگەنەی پسپۆر لە ئاین و فقی ئیسلامی زۆر سپاس کە هیوادارم سەرکەوتوو زۆر سپاس کاک دکتۆر خۆشەویستان ئازیزان ئێوەش هەمیشە لە تەندروستی کامەرێندا بژن